ئەڵێن بڕۆ نێڵی کەس بێتە ژوور و باشە بەستەر سەر و بەستەر ئاگا لە دەرگاکە بێ بەستەر چاو نێڵی بەستەر چاو خەیش وەی ماشەڵڵا کە ڕقەمەکەی جوانە ئەڵێ درێژی خۆیەتی چەند و درێژە جا تۆ بۆ هیلاک بوو کاکە ئەرێ باوکە ئەرە من چێم ئاخۆ ماڵە بێ چی کردووە ئەی بابا من هەر ئاگام لە ئێوە بە دوای ئێوە بم ڕەشبەکەتان بەڕڵاکەم هەرێکی بەلایە کار ئەوە چییە؟ نەکەی لە ئاخر لە کاتی ئیشا تەلەفۆن جواب دراوەتەوە ئەی هاوار باوکەزان چیە ماڵاوە ئێستا شاتڕ چیمان پێڵە بێ بەسەرە بەڵێ باشی باشی تۆ چۆنی؟ من سێوە خانم چه کارەوە لە یەش؟ فەرموو سێوە خان ئەڵێم هینە کاوسمان لەبێ گەر عەزێنە تەلەفۆنەکەی بیتیە باوکە وڵا تەلەفۆنی توێ چێ؟ وەڵام ماڵەخە زورامە سێوە خانە الله باوکە عیبە هەلو کاوسمان خۆتی؟ سەرچاوەکەم ئەڵێم ئەوە هەر چاوەڕێم کرد بۆ تەلەفۆنی نەکردەوە ئەی تۆ بۆ یەک جایی نایتە کۆڵم سێوە خان مەقسەدم تۆ نیە ئەو هەتیوە من نازانێت دانیشێت وڵای وتم هاوتمان بەیەکەوە دانیشی باسی ژیانی خۆمە بۆکەم ئەیجا مناڵە هێڵێ مناڵی لاچارە تا بەخوا خەریک هێتە کۆشمەوە ئەی ناکری ئێستا بۆم تەواوکەی ئاوا دەبێت باوکە عیبە دەبێنە ئەزانێکی جواب گرە سێوە خان وا نەزانێ ئەو قەزێتەوە بە قورعان لێتان قوبوڵ ناکەم ئاخە دوو کوڕم قەیچێکا دەوەیەوە نەهاتوونەتەوە وەرە دانیشن کێشەکە حلەکەی بێکەوە تۆ مۆبایلەکە بەرە دەست کاوسمان دەتۆ کوڕم بێرێ دەستی بزەبێنە بزانمەڵێت چی باوکە ڕازی نەبی تۆ ڕاوەسی چێرە من ئێستا دڵم نەرم نابێتنی کاوسمان ئەها پیاوێکی بەڕێزی پیاوێکی بە شەخسیاتی زۆر قسەکانی خۆشە کەی بێکەوە دانیشین باسی ژیانی خۆم بۆ بکەم و کفتەیەکی خۆشیشی بۆ لێنێم جا تۆ جارێت چیت دیوە سێوە خان بەخوا گەرم بینی ئەمەنە زیرەکیشم نەنا ڕۆوە گوێ لێگرتە بووم باوکە چی بۆ؟ وەڵا داخرایەوە داخستەوە؟ بۆی بکەرەوە نانە باوکە نانە بۆی بکەرە بەخوا نایکەم ئەو سۆڵ وها بێ بۆی بکەیتەوە باوکە یەک شتی پێ بڵم باوکە ڕازی نەبێ من لیان قوبوڵ ناکەمەوە قەزەیە کچی دایکی خۆتی جارانە نەبوو کەس دێتە ژوورەوانیە سێوەخانەوە کوا کەسەوە خۆی ساحێب ماڵە من لە ئاسی داریا کەڕم کوێرم نەهیچە بین و نەهیچە بیستم بڕۆ دەی بۆ کوێ سێوەخان بڕۆ دەرەوە بڕۆ باشە بەسەر چاو ئەو لەگەڵ کێ قسە دەکردنەوە ئیشی خۆم هەبوو ئیشی چی؟ ئەی پەیوەندی بە تۆ نییە لە کچی دایکی خۆتی جارانە وش خویاوە گرتووە ئەم ماستە بێمونیە تۆ ئیشە چێ بە باوکی بروسک؟ ئیشی خۆم پێ بوو هەست بە شتێکەکەم بەڵامی تر نازانم خوا ڕەحمکە ئەزانم چی لە ژێر سەرایە ئەچێ من ڕشکی لە بەرچاوی باوکیە تا من و بروسک بە یەک نەگەین ئەو تۆڵی چ کچێ ها بە زیای خێر نەکردەی محاسەبەشم بکە هەی ئەمە تا دایکمی بە دەرکردن نایە لە ماڵەوە زیینەیە ناسان وەرەی منە تەلەفۆنەکەم بۆ جەعفەر دەی جەعگێش هەڵی گرا ئەلو جەعگیان لەکوێی لەکوێی دەوەرە کوورە شەربەتم ناوێ پێت هەڵم وەرە ئیشم بێتە دەی خێرا وەرە قسەی خۆمانەیە دەی وەرە